خۆشەویستان، هەر ناز و نیعمەتێک خوای گەورە بە ئێمەی دەبەخشێ فەزڵ و کەرەمی خۆیەتی، ئازایەتی ئێمەی تێدا نییە. چونکە ئەگەر خوای گەورە شتێکت بۆ ئاسان نەکات ناتوانی بەدەستی بهێنی، ئەگەر بچووکترین شت بێت. کاتێکە سولەیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ئەو هەموو ناز و نیعمەتەی بەسەرا ڕژاند، کاتێکە لەگەڵ سوپاکەی و لەشکرەکەیدا بەڕێگایەکدا دەڕۆن دەگەنە دۆڵێک، لەوێ مێرولەیە قسە دەکات، بە مێرولەکان دەڵێ بڕۆنە ژوورەوە، با سولەیمان سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ سوپا و لەشکرەکەیدا ئێوە نەشێلن، ئێوە لەناو نەدەن. کاتێکە سولەیمان پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێی لە دەنگی مێرولەکە دەبێت کە ئەو قسەیە دەکات، زەردەخەنەیە دەکات، دەفەرمێ وقال ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي. لخوي باي نابي ميرولا جملة دنگيتي من پاشام، من پێغەمبەرم سلامی خوای لەسەر بێ، من جنۆکە و ئادەمی زاد و باڵندە و گیان لەبەران و بێباڵ هەمووی لەژێر فەرمانی مندایە، بەڵام لەخۆی بائی نابێت. بۆیە دەفەرمێ خوایە یارمەتی دەرم بە، خوایە ڕام بێنە. لەسەر چی ڕام بێنە؟ ڕام بێنە لەسەر ئەوەی کە بەردەوام سپاس و ستایشی ئەو هەموو ناز و نیعمەتە بکەم کە بەسەر من تا ڕژاندووە. خوای یارمەتی دەرم بە، چونکە ئەگە خوای یارمەتی دەرت نەبێت واللهی ناتوانانی سپاسی خوا بکەی. بۆیە خەڵکی وا هەیە ڕۆژانە 100 جار ناڵێ الحەمدولله، 50 جار ناڵێ، 8,000 جار دەڵێ. بۆیە بڵێ خوای یارمەتی دەرم بە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتووە بە معازی فەرموو ڕەزای خوای لێ بێ، فەرمی واللهی ئەی معاز من تۆم زۆر خۆش دەوێ، ئامۆژگاریت دەکەم لە دوای نوێژە فەرزەکان ئەمەت لەبیر نەچێ. اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. يا ربي خوايا یارمەتی دەرم بە، یارمەتیم بدە، کۆمەکیم بکە، پشتیوانیم بکە، تەوفیقم بدە. بۆچی؟ على ذكرك وشكرك، بۆی بەردەوام ذیکر و یادی تۆ بکەم، شکر و سپاسی تۆ بکەم و عیبادەتی جوان بۆ تۆ ئەنجام بدەم. کەواتە ئەگەر خوا یارمەتی دەرت نەبێ ناتوانی سپاسی خوا بکەی، ئەو کاتە بە قسەی شەیتان دەکەی بەهۆی تاوانباری خۆتەوە، کە شەیتانیش وعدی داوە هەر ڕەشەی کردووە نابێ ئادەمی زادەکان سپاسی خوا بکەن. بۆیە هەر ناز و نیعمەتی خوا بەسەر تۆ ڕژاندی، بڵێ خوای یارمەتی دەرم دا بۆی بتوانم سپاسی ناز و نیعمەتەکانی تۆ بکەم، لە خۆت بایی مەبە. سولەیمان سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ خوای یارمەتی دەرم بۆی بەردەوام سپاسی تۆ بکەم لەسەر ئەو هەموو ناز و نیعمەتی کە بەسەر مندا ڕژاندوتە. ئینسانی ئیماندار دەبێ ئاوا بێ، کاتی نیعمەتێکی بەسەرا دەڕژێ یەکسەر خوای گەورەی بیرکەوێتە، بزانێ ئەمە نیعمەتی خوایە بەسەریەوە.